ئێمە هەتاوەکو نەبرین کەس ڕێز و قەدرمان ناگرێ. جاری تر هاتیینە پرسەی یەشێک لە هونەرمەندە بێنازەکان پەیامتان چێت لەم ڕۆژەیە؟ بەداخەوە خۆزگەم هەموو جارێ ئەوە لە بەردەم کامێرۆمایکە نەوەستاینە هەواڵی کۆشکردنی ئەستێرەیەکی بواری هونەر کە خاتو نەرمین بەداخەوە ینی کەڵە و نەرمەندێک بوو بە حیاتی جێگەی پڕ نابێتەوە. ئەکتەرێکی دیار و بەتواناو لە لووتکەیا بوو بەداخەوە ینی ئێمە هەتاوەکو نەبرین کەس ڕێز و قەدرمان ناگرێ. خۆزگە پێشمردنەکەی ئێرە جمەی بهاتە لە بەرپرسان لەو کەسانی کە بەرپرسنەوە حقت یعنی خۆشم سێرم لێ ئێستا وایە زۆربەی هاوکارەکانمان هونەرمەندەکان لێرە بوونایە، بەڵامی تر کەم تا زۆر یەکجوسەیەکە بینم بە حقت بەداخەوە هەواڵێکی ناخۆش دەستێک تێنا پاڕی هونەرمەندانی کە لێرە بینیم ئەم شەو. بەڵێ بەداخەوە چکە من وەکو ئێسش باسم کرد لە پرسەکەی کاک هادی مەحموود عەریف حەمەتاڵ ڕۆحی شاد بێ لەوێش بە هەمان شێوە یعنی سەری چواردەوری خۆمە کرد بە حقت من و یەک دوو برادەری کە لێوە بووین بەداخەوە نازانم یعنی نهاتنی ئەو هاوڕێیانەمانە و نەرمەندانە سەبەبەکەی چییە، بەڵام مردن لە ڕێگەی هەمومانایە. هیوادارم لێرە تەواجودیان هەبووە بۆ هیچ نەبێ سەبوریەکمان بە بەدڵی کە سوکارەکەن.